سڵاوتان لێبێ. دیاردەی توندوتیژی لە هەرێمی کوردستاندا ئایا پەرەی سندووە؟ هەواڵەکانی توندوتیژی بە شێوەیەک زیادیان کردووە کە تووشی شۆکمان نەکەن؟ هۆکارەکانی ئەم دیاردەیە چین لە کۆمەڵگەی کوردیدا؟ بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانە و شیکردنەوەیان دەروناس سامان سوێلی لەگەڵماندایە، میوانی ئەم جارەی بەرنامەی چاپێکەوتنی کەناڵی نارتیە. بەخێر بێ کاک سامان. ئایا توندوتیژی لە ئێستادا لە هەرێمی کوردستان دیاردەیە یان هێشتا لە قۆناغی حاڵەتدایە؟ بەڵێ بێگومان ناوە سەرکێشی بۆ دیاردەبوون یاخود بە دیاردەبوون، بەڵام خۆشبەختانە هەتا کۆم ساتە وەختە ئەو توندوتیژیە زەخانەی کە ئەکرێت لە کۆمەڵگەی ئێمەدا هاوشەوەی ئەو توندوتیژیانەیە کە لە کۆمەڵگە جیاجیەکانی ترا ئەکرێت تەنانەت لەو کۆمەڵگەیانی کە تیایدا یاسا بە تەواوەتی سەروەرە یاخود بە کۆمەڵگەی پێشکەوتوو ناوزە دەگرێن بە نمونە کۆمەڵگە ئەوروپیەکان. بەڵام ئەگەر ئێمە بین لە ڕووی دەرونیەوە چەمکی توندوتیژی شرۆڤە بکەین، ئەوە ئێمە توندوتیژی جەستەیی کەمترە، بۆ نمونە حاڵەتی کوشتن، بۆ نمونە ئازاردانی جەستەیی، بەڵام لە کۆمەڵگەی ئێمەدا توندوتیژی دەرونی بە ئەندازەیەکی بەرچاو نەکرد دیاردەیە، بەڵکو دیاردێکی زۆر بەربڵاوە. ئێمە گەر بڕوانین ڕۆژانە لە ناو خێزانە توندوتیژی دەرونی تیا هەیە، لە ناو فەرمانگەکاندا هەیە، لە ناو ڕێکخراوەکاندا هەیە، لە ناو حیزبە سیاسیەکاندا هەیە، لە نێوان دوو هاوڕێدا هەیە، لە نێوان دوو دراوسێدا هەیە. بەڵام زیاتر لە کۆمەڵگەی ئێمەیە توندوتیژی جەستەیی زیاتر قسەی لەسەر ئەکرێت. دەنا توندوتیژی دەرونیەکە زۆر بڵاوە، بەڵام توندوتیژی جەستەیەکە ئەوە ئەتوانین بڵین هێشتا نەبووتە دیاردێکی ئەوەندە بەرچاو. ڕاستە ناوە حاڵەتی کوشتن هەیە، ناوە شەڕ هەیە، دەستدرێژیکردن هەیە، دەستدرێژیکردنی سێکسی هەیە، ئەمانە کە زۆر جار لە میدیاکانەوە یاخود لە ڕێی ڕێکخراوەکان و دام و دەستگاکانی حکوومەتەوە قسەی لەسەرەکرێ یان کۆنگری ڕۆژنامەنووسی لەسەر. حاڵەتە دەرونیەکان پاڵنەرێک نین بۆ ئەنجامدانی توندوتیژی جەستەیی؟ بێگومان کەسێک کە هاوسنگ بێت لە ڕووی دەرونیەوە هەرگیز پەنا بۆ توندوتیژی بەکارهێنان نابات. یان لانی کەم ئەگەر یاسا سەروەر بێ بە تاوەتی و خەڵک متمانی باشی بە یاسا هەبێت، ئەوە خەڵک ناچێت بەدەستی خۆی تۆڵی خۆی بکاتەوە. پێویستە پەنا بۆ یاسا بەرێ، پەنا لە ڕێی تۆمارکردنی سکاڵاوە لە دادگاکانی کوردستان لە ڕێی ئەوە بە شێوەیەکی مەدەنیانە مافی خۆی وەرگێتەوە. بەڵام زۆر جار پێکاتەی خێڵایەتی یان پێکاتەی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی وای کردووە کە خەڵک پشت بەهێز و بازووی خێڵ، دەوروبەر، خێزان، بنەماڵە، عەشیرەت ئەمانە ببەستێ و لایەکی تریش زۆر جار دەستێوەردانی حیزب لە کاروباری یاسا و دادگاکانەوەی کردووە کە خەڵک وەکو پێویست متمانی بە یاسا نەبێ. یاسا ڕۆڵی نەبووە لەم دیاردەیە بۆ چارەسەرکردنی؟ بێگومان ئەگەر یاسا بەرقەرار بێ یاخود یاسا سەروەر بێ، پێویستە توندوتیژی کەمتر بێتەوە. بەڵام لە وڵاتی ئێمەیە بەداخەوە تا ئێستا بەرقەرار نەبوونی یاسایە وای کردووە و زۆر جار بۆ نمونە ئێمە قسەمان لەسەر لێبوردنی گشتی کردووە. جاری وایە خەڵک کوشتن ئەکات، تاوانی کوشتن ئەنجامەدات، کەچی سێرەکەی مجرد بە تەنازولکردن و بە لێخۆشبوونی سکاڵاکار پاش ساڵێ دو ساڵ بەر لێبوردنێکی گشتی ئەکەوێت. کەواتە ئەمە وای کردووە کە خەڵک نەسڵەمێتەوە لە ئەنجامدانی تاوان لە توندوتیژی بەکارهێنان. ئەڵێ من هەر تاوانی بکەم خۆلانی کەم پاش ساڵێ دو ساڵ بەر لێبوردنێکی گشتی ئەەکەوم و کەواتە بەرقەرار نەبوون یاخود سەروەر نەبوونی یاسایە. لە وڵاتانی ئەوروپا بۆ نمونە تاکێک کاتێک شەڕێک دەکات، نەک کوشتن، ئازاردانی جەسەی بەرامبەر لێخۆشبوونی نییە، شتێک نییە کە لی خۆش ببیت. یعنی تەنانەت سکاڵاکاریش لی خۆش بێت، مافی گشتی لی خۆش نابێت. بۆ ئەوەی ببێ بە پندێک، بە دەرسێک، بە عیبرەتێک بۆ خەڵکی تر ئەم پەنا بۆم حاڵەتانە نەبنەوە. بەڵام لای ئێمە بە پێچاوانەوە یاسا خۆی بە ناڕاستەوخۆ هاندەرە بۆ ئەوەی کە خەڵک توندوتیژی بکات، یان لانی کەم ئەو لێبوردنانە گشتیانی کە وتمان ئاماژەمان پێدا وەزائیدەن بەداخەوە مەسەلەی سوڵحی کۆمەڵایەتی. ئەمە شەجارێکترە گەڕێتەوە بۆ پێکاتی خێڵایەتی کۆمەڵگەی کوردەواری. زۆر جار تاک ئەڵێ من شەڕ ئەەکەم، دوجار چوار پیاوە نێرمە لای ماڵی بەرامبەرەکە وا داوای لێ خۆشبوونەکەم و کابراش لە بەرخاتری ڕیش سپێتی و ئەتیباراتی کۆمەڵایەتی وای کردو کە بکشێتەوە لە پەنابردن بۆ یاسایان لە تۆڵەکردنەوەی بەرامبەر. ئەمە وای کردووە کە زۆر جار هاندانن چ ڕاستەوخۆ چ ناڕاستەوخۆ بۆ زیادبوونی دادەی توندوتیژی. کاکسامە خۆی هۆکاری زۆر باز دەکەی، بەڵام بۆ ئێوە لێبوردنی گشتی دەکەن بە هۆکارێکی سەرەکی. ئایا زۆر جار باس لە پێویستی ئەم لێبوردنە دەکرێت؟ پێت وایە بە شێوەیەکی مطلق لێبوردنی گشتی هەڵەیە نابێ هەبێ؟ لە کوردستان بۆ کۆمەڵگەی ئێمە هەڵەیە، بەڵێ 100% هەڵەیە. حکوومەتی هەرێمیان لانی کەم سەرۆکاتی هەرێمی کوردستان بەجێ ئەوەی لێبوردن دەرکات بۆ تاوانباران، بەجێ ئەوە بابین ئێمە مافی کەس و کار یان لانی کەم هاوسەر و منداڵانی ئەو کەسانی کە تۆمەتبارن ژیانی ئەوان دابینکەین لە ڕێی یاسایەکەوە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێکی خات بە یاسایەک بۆ ئەوەی کاتێک لە بەرەوەی لە وڵاتی ئێمە سیستەمی سۆسیال هەتا ئەم وەختە نییە یاخود دابینکردنی کۆمەڵایەتی زەمانەتی اجتماعی
نییە کاتێک کە بەخێوکاری خێزان تۆمەتێگەکە یان تاوانێگەکە وە زیندانی ئەکرێت سێرەکی منداڵەکانی یان خێزانەکە یان هاوسەرەکەی بە جۆری لە جۆرەکان ئەکەونە تەنگژەی ئابووری گەورەوە و ڕەنگە دووچاری کێشەی گەورە ببن بۆیە حکومت لەو ساتە وەختانەیە بتوانێت بژێوی ژیانی ئەوان بە شێوازێکی تر دابین کە تاکو ئەوەی کە لەجێ ئەوەی کە کەسە بکوژەکە یان قاتڵەکە یان تاوانبار ئەگەر وایە ئێوە بۆ هەڵوێستان نەبوو لە بەرامبەر دەرکردنی ئەو یاسای لێبوردنی گشتی ئێمە ڕەنگە زۆر جار لە هەموو بۆنەکانە جەختمان لەسەر کردووە باسمان کردووە بە هەڵەشمان زانیوە بەڕاستی و ئومێ دەکەین کە لانی کەم بۆ نمونە دیاردەی کوشتنی ژنان و ئافرەتان لە کوردستاندا ئێستا هەوڵێکەیە فشارێکەیە لەسەر پەرلەمانی کوردستان کەلانی کەم بکوژانی ئافرەتان هیچ لێبوردنێک نیانگرێتەوە بە لێبوردنە گشتەکانیشەوە چونکە ئەمە وەکوتمان ئەگەر ئەم لێبوردانە ئەو کەسانش بگرێتەوە بێگومان دیاردەی تونند و تیژی بەرامبەر ئافرەتانیان لانی کەم کوشتنی ژنان و ئافرەتان هەر ئەمێنێت لە کوردستانە ڕاستە لێبوردنی گشتی تاکە هۆکار نییە بۆمانەوە یاخود زیادبوونی تونند و تیژی لە کوردستانە بەڵامی شێک لە فاکتەرەکان ئێمە زمینەیەکمان هەیە یاخود باگراوندێکی دوور و درێژمان هەیە لە مەسەلەی تونند و تیژی و کۆمەڵگەی کوردەواری ئێمە خاوەنی هەتا ئێستا پێڕەویشی دروست لە ڕووی زانستیەوە پەیڕەو ناکەین لە پەروەردەکردنی مناڵە ئێمە لە پرۆگرامەکانی خوێندنە هیچ شتێکمان نییە دەرباری ناتوند و تیژی یان لانی کەم فێری لێبوردەییمان ناکەن حتا لە مەسەلەی ئایندا لە مەسەلەی ئایندا ئاین دیارە هەردوو چەمکەکە باسەکە چەمکی خێر چەمکی شەڕ چەمکی تونند و تیژی چەمکی لێبوردەیی کەچی سیرەکەی ئەوەی لە زەهن و لەسەر زمانی خەڵکە ئایندارەکانە لە کوردستان ئەوەندەی باس لە مەسلەی شەڕانیەتی مرۆڤ و ئەوەی باس لە تۆڵەکردنەوە ئەوەندەی باس لە تونند و تیژی ئەکرێ ئەوەندە باس لە حاڵەتە لێبوردەیەکە و لایەنە جوانەکەی مرۆڤ ناکرێت و لە کاتێکە مشکلەکە لەوەدایە کە کێشە لە سروشتی مرۆڤ خۆیایەتی مرۆڤ خۆی هەردوو ئامادەیی هەیە ئامادەیی بۆ خێر هەیە ئامادەی بۆ شەڕ هەیە ئامادەی بۆ تۆڵەسەنەوە هەیە لە هەمان کات ئامادەی بۆ لێبوردەیی هەیە بەڵام ئەمە کێ تاکەکان ئاراستە ئەکا تاشیشی لێبوردە بینیا تاشیش تونند و تیژ ئەمە پرۆسی گۆشتکردنی کۆمەڵایەتیە پەروەردەی خێزانە پرۆگرامی خوێندنە لە قوتابخانە و دوجار یاساش ئەبێ سەروەر بێت لە کوردەوڵات ئەگەر باس لە جۆرەکانی تونند و تیژی بکەن لە کۆمەڵگەدا جەناب ئاماژەت بە تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتکە زۆر جار ڕاگەیەندەکان جۆرێک لە هەوا بڵاو دەکەنەوە تایبەت بە پشکەکانی تونند و تیژی کە بەرکێ کەوتووە بۆ هەمیشە ئەوە دەوترێت کە پشکی هەرە زۆریان ئەوەی کە دەوترێت پشکی شێری تونند و تیژیەکان بەرژنان کەوتون لە هەرێمی کوردستاندا پێت وایە ئەوە ڕاستە بە پێی زانیاری جەنابەتیان زانیاریەکانی ئێوە بەگشتی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان پەریسەندووە وە زیاترین ئامار لەو بوارەدایە ناتوانین بڵین زۆرترین ڕێژی تونند و تیژی بەرامبەر ئافرەتانەکرێت لە کوردستان لە بەڕێی بەرامبەر پیاوی شەکرێت بەڵام مەسەلەی ئافرەت تەنها ستەمەکە لەوەدایە کە لەبەر ناسنامەی ڕەگەزی مرۆڤەکانە تونند و تیژی بەرامبەرەکرێ واتە لەسەر مەینەبوونە بۆ نمونە ئەگەر پەیوەندیشی سۆزداری یان پەیوەندیشی سێکسی ئەگەر نێرێک بیکە ڕەوایە و کەس قسەی لەسەر ناکە بەڵام ئەگەر مەینەیەک بیکات ئەوە دەکوژرێت لەسەری ئێمە دەڵێن ئەم تونند و تیژێ نابێ بمێنێ لەسەر بنەمای ڕەگەزی لەسەر ئەوەی کە ئینسانێک مرۆڤێک مێینەیە هەموو شتێکی لێ تەحریم کرێ یاخود بکوژرێ یان تونند و تیژی بەرامبەر بکرێت لەسەر لەبەر ئەوەی مێینەیە بەڵام لە هەمان ڕەفتار بۆ کەسە نێرەکە یا بۆ نێرەکانی کۆمەڵگە بەڕەوا ببینرێ یان بە ئاسایی ببینرێ ئەمە کێشەکەی واتە ستەمێکی زۆر ئەتوانین بڵین ناپەسەند و ناجۆرە کە بەرامبەر ئافرەتانەکرێژە لە هەمان کاتە خودی ئافرەتان بەرامبەر خۆشیان تونند و تیژی ئەکەن ئەو تونند و تیژی بۆ نمونە ئەکەوێتە خانی تونند و تیژی ژنان ببورە دەرونیەوە کە ژن بەرامبەر ژن یاخود ئافرەت بەرامبەر ئافرەت بیکە بۆ نمونە ئێستا دیاردەی ناپاشی هاوسەری دیاردەیەکی باوە لە کۆمەڵگەی ئێمەدا کاتێک پیاوێک هاوسەردارە سیرەکەی کچێک سوور ئەزانێ ئەم پیاوە هاوسەری هەیە منداڵی هەیە کەچی دێ پەیوەندی سۆزداری لەگەڵ ئەو پیاوەدا بەستێ ئەمە بەبێ ئەوەی بەخۆی بزانێ ناڕاستەوخۆ ئەم کچە یان ئەم ژنە تونند و تیژی بەرامبەر هاوڕەگەزەکەی خۆی کردووە کە خێزانی کابرایە ئەمەش حاڵەت نییە بەشێکە لە دیاردەکە حاڵەتێکەوە نیە بەڵێ ئەمەش بە جۆری لە جۆرەکان بە تونند و تیژی ژمارەکرێ بەڵام لە کۆمەڵگەی ئێمەدا زیاتر چونکە ئەو جۆری تونند و تیژی مەسەلەی کوشتنی تێکەوێ مەسەلەی ئەتکردن و بێڕێزیکردن و بێحورمەتیکردنی تیاکرێ بەرامبەر بە ژنان کە پیاو ئەیکایان کە کللتوری ئێمە و کللتوریشی پیاو سەراران ئەیکا بۆیە کۆمەڵگەی ئێمە زیاتر چاوی لەسەرەوە یان جەختی لەسەرەوەیە بەداخەوە ناوبەناو لە هەواڵەکانە یاخود لە میدیاکانەوە هەواڵی زۆر دڵتەزیێنە بیستین بۆ نمونە برا خوشکی خۆی ئەوکوژێ هاوسەری خۆی ئەوکوژێ جاری وا هەیە خاڵ مام بنەماڵە هاتوون ئەم مەسائلانە ئەکەنەوە و من حەزەکەم لێرەوە لە ڕێی بەرنامێشەوە ئاماژە بە فۆرمی تر بەم لە تونند و تیژی کە بەداخەوە تا ئێستا ناگنە دەمی میدیاوە نەگەشت
گەشتونەتە دەمی زۆر دام و دەستگای ڕسمیش هەندێک لە دام و دەستگاکان ئەتوان بڵین پەیوەستدارن بەوە ئەویش لە ڕێی پەیوەندی سۆزداریەوە زۆر جار کوڕانی کۆمەڵگەی ئێمە بەداخەوە بە ناوی خۆشەویستیەوە بە ناوی پەیوەندی سۆزداریەوە کاری نادروست ئەکەن لە ڕووی سێکسیەوە یاخود دەستدرێژی سێکسی ئەکەنە سەر کچان و بەشیشان دووچاری حاڵەتی نەخۆشی دەرونی یان دووچاری کارەساتی ناخۆش و جەرگ بڕ ئەکەنەوە و بەشێک لە تونند و تیژەکانیش کە ئەکرێ بەرامبەر ڕێگەزیمەینە لە کوردستان بەهۆی کەشفبوون و ئاشکرابوونی ئەو جۆرە پەیوەندیە نادروستانەوەیە کە ئەمە جۆرێک لە زوڵمی تر کە ئەکرێ بەداخەوە ئەمانە کەمتر میدیا قسەی لەسەرەکە ئەمانە کەمتر بەڵام ئەو فۆرمانی کە دەگەنە دەمی میدیا و کۆتەڵی ئەوانە بۆ ئێوە هەمیشە ڕخنەی ئەوە دەگرن کە یەکێکە لە هۆکارەکان و میدیا ڕاگەیاندن وا دەکات کە تونوتیژی زەخکاتەوە بایەخی زۆری پێدەدات. بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەداین ئەگەر ئافرەتێک ژنێک زۆڵمی لێ بکرێ و بکوژرێ و جستەی فڕێدرێتە سەر دەشتێک سەر شقامێک ئەمە حەقە زەخ بکرێتەوە میدیاوە بە دوواداچوونی باشی بۆ بکەن و لانی کەم فشارێک دروستکەنە سەر دەسەڵات لەسەر دەستگای تەنفیزی لە وڵاتەیە کە بە دوواداچوون بۆ مەسەلانە بکە بەڵامەوەی ئێمە قسەمان لەسەر ئەو تونند و تیژانەیە کە مرۆڤ بەرامبەر خودی خۆی دەیکات کە ئەوش لە حاڵەتی خۆکوشنا خۆی ببینێتەوە ئێمە دەڵێن میدیا حتا لە ڕێنمایەکانی نەتەوە یەکگرتوەکانی شاهەیە دەڵێت نابێت میدیا بە هیچ شێوەیەک حاڵەتی خۆکوشتن ئیبراز بکە بە شێوەیەک بیکا بەمان شێت یان بیکا بە هەواڵی یەکەم یان بە شێوەیەک سیاغەی هەواڵەکە بکات دای ڕێژێت کە جۆرێک لە بە پاڵەوان بوونی قوربانیەکەی تیا دەرکەوێ واتە کەسی خۆکوش ئێمە بکەین بە پاڵەوان ئەمە بەداخەوە کارێکی هەڵەیە کە میدیای کوردی زۆر جار تێیەکەوێ بۆ هەمیشە بینەر هەستەکە تەنها تونوتیژی لە دراماکاندایە نەک لە هەواڵەکان یان لە وێنەکان وڵا ئێستا بەگشتی ئەتوانین بڵین فەزای میدیایی لە کوردستانە فەزایکی تونند و تیژە بە شێوازیشی گشتی هەواڵەکەیتەوە هەر ئەوەیە ڕیپۆرتاژەکەیتەوە هەر ئەوەیە گوێ لە حتا لە رادیۆ ئەگری هەرەوە هەواڵانەیەوە زنجیرە دەوڵاتکراوەکانمانە هەر ئەوەیە بەداخەوە هەندێک کەناڵ هەیە پیشەی بوو بە فیلمی تونند و تیژیان وەکو پیشە هەفتەیە پێش ئێستا کۆمەڵێک توێژەری دەرونی باسییان لەو دیاردەیە کرد کە خۆیان پیان وتەمە دیاردەیەکەوە کاریگەری هەیە لەسەر تونند و تیژی پێتان وایە لە دراماکاندا ئەم کاریگەریە زۆر زەق بووە یان بەگشتی وە خۆتەڵی لە هەواڵ و لە وێنە و لە دۆبلاژ یان بڵین لە ئەوانی کە ڕپۆرتاژ سەبارەت بە تایبەتی بە پلەی یەکەم لە زنجیرە دۆبلاژکراوەکاندا پلەی یەکەمی بەدەستێناوە کاریگەری تونند و تیژی لەسەر تاشی کۆمەڵگە بە تایبەتی لەسەر منداڵان و هەرزەکاران کە ئەمەش بۆ ئایندەی ئەوانە مەترسیدارە بۆ ئایندەی کۆمەڵگەی ئێمە مەترسیدارە لەم فترانەی کە ئێستا زنجیرە دۆبلاژکراوانە نمایشەکرێن کاتێک کە تیرروکەوان و هەندێک ئامێری تونند و تیژی و شەڕ و جۆرەها حاڵەتی تونند و تیژیتیان نمایشەکرێت ئەمانە سێری شەقامەکانی سلێمانی کە سێری ناو قوتابخانەکان کە سێری خودی ماڵەکان و گەڕەکەکان بکە بزانە هەمان ئەو فیلمە تونند و تیژانە چۆن ڕەنگی داوەتەوە لە ڕفتار و هەڵسو کەوتی مناڵەکاندا واتە حاڵەتێکە زۆر باوە و زۆر شایعەوە دیارە ئەو هەنگاوی ئەو توێژەر بەڕێزانە لەو کەمپینایەکان جامیان داوە هەنگاویشی پیرۆزە هەنگاویشی گەورەیە و حەق بەردەوامیش بن و ناشکرێ یعنی بەڕاستی من لەم ڕۆژانەیە لە دوای ئەو فیلمەوە لە دوای ئەو کەمپینەوە کە دروست کراوە لە هەندێک کەناڵا بینیومە کە دەنووسێ خوارد تەمەنی 18 ساڵ نابێت تەماشای ئەمە بکە لانی کەم ئەمە هەنگاوەکان فشارە هەنگاویشی دروست کرد هەنگاویشی بە بەڵام پێتوانی هەنگاوەکان لە قاڵبی قسەکردندان تەنها ئێمە گەبگەڕێنەوە بۆ نمونەی پێشوو کە یاسای لێبوردنی گشتی بوو هەمانگی ئێوە چی بووە لەگەڵ لیژنەیە کە تایبەتە بە مافی مرۆڤ ئەم یاسای دەرکردووە پێشنیازی کردومە بەستم هەروەها لەم بوارەدا لە بای ڕاگەاندندا هەنگاوەکانی ئێوە بۆ تەنها لە قاڵبی قسەکردندان ماونەتەوە یاداشتێکە کەمپینێکە ڕەتکردنەوەی ئیدانەکردنە بەڵام لایانی پەیوەندیدار هەمانگی هەبووە لەگەڵ ئێوە چیتان کردو بۆ ئەوەی دەست پێشخەری بکەن بۆ لایانی پەیوەندیدار بۆ چارەسەرکردنی ئەم دیارە بەڵێ بەداخەوە کلێنەکان ئەمەندە زۆرن لە کوردستان ڕەنگە تاکە ڕێکخراوێک یاخود کەسایەتیەک یان لانی کەم چین و توێژێک بەتەنیا دەرەقەتی هەموو گۆڕانکاریەکان نەیە ئێمە ئەوەندەی پێمان کرابێ هەماهەنگ بووین لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت بۆ نمونە ئێستا حالیان لەگەڵ بەڕێوەبەراتی بە دوواداچوونی تونند و تیژی دژی ئافرەتان هەماهەنگی تاوامان هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە ئافرەتان ئەگەر نەخۆیان کە تونند و تیژیان بەرامبەرەکرێ و هەڵدێنە دەستکە سوکارەکانیان هەماهەنگیمان هەیە لەگەڵ چەند لیژنەیەکی پەرلەمانی کوردستانە بۆ مەسەلەی یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی هەماهەنگ بووین لەگەڵ داڕشتنەوەی یاسایەک ڕەشنووسی یاسایەک لەم ڕۆژانەدا کە مناقەشەی کرا لە پەرلەمانی کوردستانە بۆ مۆزوعی خوێندنی ئەهلی یاخود قوتابخانە تایبەتەکان ئێمەش سەرنج و تێبینی خۆمان بۆ ناردن بۆ لیژنە بەڕێزەی پەرلەمان واتە ئەوەندەی پێمان کرابێ ئێمە هەماهەنگ بووین بەڵام پێمان وایە دەسەڵاتە بێ گوێ لە میدیا بگرێت بەداخەوە ئێستا وای لێ هاتووە قسەکردن نرخ و بەهای خۆی لەدەست داوە هەر وەکو نووسینیش لە دەستیاوە بەڵام ئەبێ کاری حکومەتەوەی کە گوێ لە
لە ڕاگەاندنەکان بگرێ گوێ لە خەڵکانی پسپۆرت بگرێ گوێ لە ئەو بەیاننامە و ئەو کەمپینانە بگرێت کە دروستەکرێن تا ئێستا بێباکیەکە بۆ لەلایەن دەسەڵاتی کوردی گوێ لە ئێوە گیرە بەڵێ بۆ یاسای لێبوردنی گشتی گوێ لە ئێوە گیرەوەکو والله هێشتا لە دوای طبعا ئەمە لە دوای ئەم لێبوردنە گشتی ئەم ئەخیرەوە ئەم جۆرێک لە فشارێک دروست بووە بەڵام هیوادارین هێشتا کاتیەوە نەهاتۆتەوە کە لێبوردنێکی گشتی لانی کەمەگە لێبوردنی گشتی شەبێ بکوژانی ئافرەتان بەرنەکەوێت قاتڵ و پیاوکوش بەرنەکەوێت ئەوانی مادەی هۆش بەر بەکارێنن یان لێ ببوورە بازرگانی پێوە ئەکەن ئەوانی خیانەتی نیشتیمانی ئەکەن ئەوانەی لانی کەم ئەمانە و مادە قورسانن بەڵام ئەگەر هەندێ مادەی بەسیتەیە ئاساییە ئەگەر ئەو کەسانە بە لێبوردنێکی گشتیش بەربن یاخود ئەگە بەرامبەر سکاڵاکە لێ خۆش بوون یان تەنازولێکی هەبێ ئەمانە ئاسایی بەڵام ئێمە مشکلەکەمان تاوانە قەیزەونەکانە تاوانە گەورەکانە یعنی بەڕاستی ئەوەی ئێمە نیگرانەکە خودی تاوانەکە نییە لەم ڕۆژگاری ئێستا لە کوردستان ڕوئەدا بەقەدەر ئەوەی جۆری تاوانەکەیە بۆ نمونە کوشتن هەر هەبووە لەوەتەی مرۆڤ ئەگەر لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە بۆ نمونە سێری کۆمەڵگەی مرۆڤایەتیکەی لەگەڵ لەدایکبوونی یەکەمین مرۆڤ کەنەوەی ئادەم و حەوا بوون تونند و تیژی لەدایک بوو قابیل هابیلی کوشت ئەمە یەکەم ڕووداوی کوشتنە لە مێژووی مرۆڤایەتیە ئەگەر لە ڕوانگەی ئاینەوە سێری کۆمەڵگەی مرۆڤایەتیکەین هەتاکو ئەم ساتە وەختەش بەرداوامەوە سەدان هەزار ساڵ و ملیۆنەها ساڵەوە لە هەموو کۆمەڵگەیەکشا هەیە بەڵام سیرەکەی جۆری ڕووداوەکانی کوشتن بەداخەوە شێوازی کوشتن یعنی ئەو جورئەتی کە مرۆڤ دەیکا بۆ نمونە خێزانێک بەیەکەوە سەر ببڕی بۆ نمونە کەسێک دایک و باوکو خوشک و برای خۆی بکوژێ بۆ نمونە یعنی ئەمانە مشکلە لە وڵاتی ئێمە بۆ زۆر جار وابەستە دەکرێت بە دیاردەی هەڵگرتنی چەک یان هەڵگرتنی چەکی بە یاسایی بێگومان ئەوەی شەکە لە هۆکارەکان ئەمە بمانەوە نەمانەوێ چەک ئەو ئامێرەیە کە تۆ ئەتوانی لە ڕێەوە بەرزترین ئاسی تونند و تیژی تیا بەکاربێنی کە ئیش کوشتنی مرۆڤەکانە سڕینەوەی کیانی مادی مرۆڤەکانە لەسەر ژیان بێگومان چەک بۆ بەدەست مناڵێکەوە بێ بۆ بەدەست سەرزەکارێکەوە بێ هێشتاکە ئەو هاوسەنگی دەرونی خۆی نییە یاخود نازەج نیە لە ڕووی عەقلی لە ڕووی نەفسی لە ڕووی هەڵچوونی و کۆمەڵایەتیەوە کەسێرەکەی دەمانچەیشی لە ماڵەوە هەیە دەمانچەی باوشێتی دەمانچەی برایشی گەورەیەتی دەمانچەی هەر کەسێکە کە لە خانەوادەکەی هەیبێ یان چەکێکە کلاشنکۆفێکە هەر چێکێکی تر بێت لەو لەحظانەیە کاتێککە هەرزەکارێک هەڵەچێت کاتێککە گەنجێک هەڵەچێت ئەگەر چەکێک سیلاحێک لە ماڵەکانە بێ ڕەنگە هەر ئەو پەڕی بە تۆڵەیەکی بەدەست تۆڵی خۆی بکات و یان لانی کەم لێدانێ لانی کەم جنێوێک لانی کەم یاخیبوونێکی کاتی بۆ نمونە بڕاتە دەرەوە لە ماڵەوە بەڵام کاتێ بینێت چەک لە ماڵەکەیەتی و ئەویش کۆنتترۆلی هەڵچوونەکانی خۆی پێناکرێت لە بەرەوەی هەرزەکارە یاخود گەنجە و گوناهیشی نییە بەڕاستی چونکە قۆناغەکانی گۆڕانی هەڵچوون و سایکۆلۆژی لە مرۆڤ لەو قۆناغایە هێشتا لە گەشەکردنە ینی هێشتا نەڕەسیوە هێشتا نەگەیوە مرۆڤ بۆ یە کاتێک چەکێکە بینێ لە ماڵەوە زۆر ئاساییە لە لای ئەو کۆنتترۆلی خۆی لە دەستداوە ناتوانێت خۆی پێ کۆنتترۆل کرێ بەڵام ئەگەر کێشەکە لەوایە بۆ ئەم چەکە لە ماڵەوەی بۆ ئەبێ خەڵک متمانی بە یاسانە بێ متمانی بە حکوومەتەکەی خۆی نەبێ کە بی پارێزێ بۆ ئەبێ من چەکمە بێت تاکو خۆم پێ بپارێزم سیرەکەی لە وڵاتانی تر حکومت بەرپرسە لە دابینکردنی ئەمنیەت و ئاسایشی هەموو تاشێک هەموو خێزانێک هەموو کۆمەڵگەش بەڵام لای ئێمە خەڵک متمانی بەو چەکە هەیە کە لە ماڵی خۆیەتی کەواتە دەتوانین لە کۆی ئەم قسانە بڵێن کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی تونند و تیژە تا ئەم ساتە وەختە ئەتوانین بڵین کۆمەڵگەیەکی تونند و تیژە بەڵام تونند و تیژی دەرونی زۆر زیاتر لە کوردستان لە چاو تونند و تیژی جەستەیە بۆ نمونە ئەم فترەی ڕابردوو لە مانگی 1970 ڕێژی تونند و تیژی تۆزیە سەرکەوت میدیا قسەی زۆر لەسەر کرد لە ڕووی دەرونیەوە وەرزە گەرمەکان هەمیشە وەرزانن کە تونند و تیژی تایە چێتە سەر ئەوە شتێکی طبیعیە بەڵام گرنگەوەیە کاتێک ئەبێتە مەترسی کە بە درێژایی ساڵ ئەم دیاردانە ئەم حاڵەتانە بوونی هەبێت و بە وێڕای بوونی ئەم هەموو گرفتەی کە لە کوردستان هەیە وێڕای بوونی ئەو هەموو مەرحەلە ناخۆشانی کە کوردستان پیاە گوزەر کردووە بەڵام هێشتا ئەتوانین بڵین کۆمەڵگەیشین کە کەمترین تونند و تیژیمان تیا هەیە بەڕەگمەوەی تونند و تیژیشمان زۆر بەرامبەر کراوە ئەمەشمان هەیە ئێمە مشکلەکەوەی زۆرینەی حاڵەتەکانی تونند و تیژی زیاتر پەرچەکردار بووە لە ئێمەوە دوژمن هاتوۆتە سەرمان ئێمە دیفاعمان کە چەکمان هەڵگرتووە دیفاعمان لە خۆمان کردو لە کاتێکا ئێستا دوژمنەکەشمان لە ناوە نماوە بەڵام ڕاهاتوین 30 ساڵ 40 ساڵ پەنامان بۆ چەک بردووە هێشتا لە چاو ئەگەر خۆمان بەراوردکەین بە کۆمەڵگەکان لانی کەم کۆمەڵگەکانی دەوروبەر کۆمەڵگەکانی ناوچەکە کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێشتا کۆمەڵگەی کوردی بەڕەگمی ئەو هەموو ناجێژگیرەی کە هێتی لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئەتوانین بڵین تا ئەندازەیەکتر تا ئەندازەیەک ئەگەر ئەم ناجێگیرە بەردەوام بێت تونند و تیژیش بەردەوام بێ لەگەڵیا بێگومان ئەگەر حکومت پلانی نەبێ ئەگەر یاسا سەروەر نەبێ ئەگەر تاک وشار نەکرێتەوە خێزان وشار نەکرێتەوە پرۆگرامی خوێندن گۆڕانکاری بەسەرانەیە پێشبینی ئێمە هەمیشە ئەوەیە کە ئاسی تونند و تیژیەکان لە ئایندەدا پرۆگرامی خوێندن کاک سامان دوو جارە باسی دەکەی بەڵێ واتە
ئێمە من خۆم کەسێکم لە بواری پەروەردایە کارەکەم بەداخەوە سیستەمی خوێندن لانی کەم پرۆگرامەکانی خوێندن هەتاکو ئەم ساتەوەختە پرۆگرامی دروست نین لەگەڵ پێداویستەکانی سەردەمانین ئێمە هەمیشە داوامان ئەوەیە کە توێژەرە دەرونی کۆمەڵاتی بەڕێزەکان کە حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە ساڵانە دایانەمەزرێنێ هیچ بە شەوانەیەشان نییە بەڵام لە کاتێکە 5 شوانی بیرکاری خوێنکارێک یان قوتابیەک 5 بە شەوانەی ئینگلیزیە خوێنێ 4 بە شەوانی فیزیا و کیمیا خوێنێ لە هەفتەیەکە بەڵام هیچ بە شەوانەیەک بۆ دەروون دروستی مرۆڤ دانەنراوە هیچ بە شەوانەیەک بۆ لایەنی تەندروستی دانەنراوە هیچ بە شەوانەیەک بۆ دانەنراوە کە فێری دیالۆگکردن بین لەگەڵ یەکا ئێساش ئێمە بۆیە باشە ئەستەم نییە فێری بێ لە کاتێکە کە لە دەرەوەی قوتابخانەکە ژیانێکی تر هەیە ئەستەم نیە لە خێزانەکەی ئەگەر وەک دەڵی ئەگە کۆمەڵگەی کوردی تونوتیش بێ ئەم چۆن لە نێوان دوو ژیانی ئاوای بەڵێ ئێمە خێزانیش وشارکەینەوە ئەکرێ بۆ نمونە ئێمە دەمێکە پێشنیاری واکەین با کەناڵێکی تایبەت بە خێزانمان هەبێ هەر بە ناوی فامیلی تیڤ ئەمە مخاطبی خێزانی کوردی بکات قسە لەسەر پەروەردەکردن کە با کاتێک کە دایک و باوک لانی کەم بڵین کچ و کوڕی دەژیراندار کاتێک پرۆسی هاوسەرگیری پێکێنن با ئێمە هانیان بین یاخود فێری ئەوان کەن کە خولێکی وشاری ڕۆشنبیریان بۆ بکەینەوە چۆن مامەڵە لەگەڵ یەکەن کاتێ مناڵەکە بێ لە دایکەکە وشارکەنەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵەیەکە واتە بێ خێزانیش وشارکرێتەوە بەڕاستی بەڵام پرۆگرامی خوێندن زۆر گرنگە بڕواتان بێ ئەگەر لە مەکتەب فێر بکرێ مناڵێک فێر بکرێت ئەو یەت نەریتی دایک و باوکیش ڕازەکاتەوە ئەو یەت نەریتە جوانەکانی خوێندن گەژە باتە ماڵەوە واتە پرۆگرامی خوێندن زۆر گرنگە ئەبێ ئێمە وەکوتم بەداخەوە هیچ وتوێژێک نییە هیچ دیالۆگێک نییە کەس فێری ئەوەی نەکردوین لێبوور دەبین لەگەڵێکە کەس فێری ئەوەی نەکردوین کاتێک کێشەیەکمانە بێ بە تونند و تیژی چارەسەری نەکەین خوێندن قسەی نەبووە لەسەر ئەمانە هەتا ئەم ساتەوەختە تەنانەت مامەڵی مامۆستاش پێت وایە کاریگەری هەبووە لەم پرۆگرامەدا بێگومان ئێستا خۆشبەختانە کەمێک باشترە بەڵام لە ڕابردووە ئەوەندەی مامۆستا تونند و تیژی گوێزاوەتەوە یاخود خۆی تونند و تیژ بۆ بەرامبەر قوتابی خوێندکارەکانی خۆی ئەمەندە دایک و باوک نەبوون یعنی بۆ شێوە تونند و تیژ نەبوو خێزانی کوردی بەڵام بەداخۆ زۆر جار لە سزادانیشا کاتێک دایک و باوک ویست بێتیان مناڵەکان ترسێنیان سزای بن و تویان ناچین بە مامۆستا ئەڵێن واتە مامۆستا ڕەمزێک بۆ هێمایەک بۆ تونند و تیژی لەناو پرۆسێک ئێستا پێشوانە بۆ تۆ خوێندکار بەرامبەر بە مامۆستا تونند و تیژی ئێستا بەداخەوە ئەم جیلەی ئێستا هێشتا وەکوتم ئیستیعابی ئەم گۆڕانکاریان ناکەن لە بواری پەروەردە ئێستا کەسایەتی مامۆستا خۆشبەختانە مرونەتی زۆرە ئێستا مامۆستا تەفەهومی باشی هەیە ئێستا مامۆستا ساڵانە حکوومەتی هەرێم لەڕێی خولیشیاندنەوە خولیان بۆ ئەکاتەوە بەردەوام هەموو ساڵێک خول هەیە من ئاگاداری ئەوەین وە من خۆمیشێکم لاوانەی وانەی سایکۆلۆژیای هەرزەکاری بە خولی مامۆستایان ئەڵێمەوە کە چۆن مامەڵەیەکی دروست لەگەڵ هەرزەکاران بکەن ئێستا کۆمەڵی گۆڕانکاری کراوە هەنگاونراوە لایەن حکوومەتەوە ڕنگدانەوەی ئیجابی باشی هەیە و پێویستە خوێندکاریش ئێمە قوتابی خوێندکار لە ڕێی توێژەری کاری توێژەرەوە بەڕاستی کە بە شەوانەیان هەبێ وەلانی کەم منهەج و پرۆگرامیشیان بۆ دانێت تاکو ئەوانیش قسە لەگەڵ بۆ نمونە خوێندکارێک ئەگەر کێشەی لەگەڵ مامۆستایەکە هەبوو ئەبێ فێری ئەوەی کەن بچێ بە دیالۆگ چارەسەریکا و کێشەی لەگەڵ نەک بە تونند و تیژی ئەگەر خوێندکارێک دەرنەچوو نابێ ببێ لای تەماشاوا تەماشای دەرنەچوونەکەی بکە کە کارە ساتەوە کۆتایی دنیاە بەڵکووە بێ قوبوڵی کە ئەمە هەڵی خۆیەتی ئەمە کەم تەرخەمی خۆیەتی کە دەرناچێ بەڵام بەداخۆ لێرە خوێندکارەگە دەرنەچێ ئەچێ دەزرێژێ کات سەر کەساتی مامۆستا ئەمەش بێ ڕێزیکردنە لەلایەن خوێندکارە بۆ مامۆستا بەڵێ کاک سامان باسمان لە ڕاگەیاندن کرد ئەگەر گشتیتر باس لە تەکنۆلۆژیا بکەین تا چەند کاریگەری بۆ یان ڕوونتر تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو تۆڕە کۆمەڵاتی فیسبووکە پێت وایە کاریگەری هەبووە لەسەر ئەم دیاردەیە بەداخەوە ئەوەی ئێمە ئیبینینە سەر تۆڕە کۆمەڵایەتەکانی فیسبووک ئەو فیشەکانەمان بیرەخاتەوە کە لایەنە سیاسی کوردیەکان لە شەڕی ناخۆیە بەرامبەرێکیان تەقان ئەو ڕۆشنە ئاساییەمان هەمیشە بیرەخاتەوە کە لە ڕۆژگاری شەڕی ناوخۆیە بینیمان و پیای تێپەڕین کە تەمەنامان کرد لە دوای ئەم چەند ساڵە ئاشتەواییە لانی کەم ئەم چەند ساڵێک کە تیای فیشک ناتەقی لە کوردستان تەمەنامان کرد کە نەیبینینەوە ئەو ڕەوشە بەڵام بەداخەوە ئێستا هەرچەند ئەچینە سەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبووک هەموو لەحزەیەک لەو لەحزانە زۆر خراپترمان بەس ئەبینینەوە یاخود یەتەوەیات بەپی زانیاری ئێمە لە کوردستان 1,200,000 بەکارهێنەری فیسبووک هەیە جاران ئەگەر بەڕێیەکی شەڕ لە کەپکی حەمەداغا لە ئەم شاخی ئەزمر لە دەیەک لە شاخێک ناوچێشی کوردستان لایەنە شەڕکەرە کوردیەکان لە شەڕابوونایە تەنها ئەو کۆمەڵە خەڵکی لە شەڕدا بوون چک لەشان بوون ئەوانە زیاتر یاخود پەیوەندی دەرەجەیشان بە شەڕەکەەوە هەبوو بەڵام ئێستا لە ڕێی فیسبووکەوە ئێمە هەمومان وامان لێ هاتووە پەیوەندی ڕاستەخۆمان لەگەڵ ئەو شەڕی ئەلامیە گەورەیە هەیە کە پەیجەکانی حیزبە سیاسیەکانێکن بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵاتدار بەڕاستی شەڕێکی زۆر قێزەوەنەکەن بەڕاستی شەڕێکەکەن کە زۆر خەتەرناکترە لە ڕووی دەرونیەوە لەو شەڕە ناوخۆیی کە شەڕی چەکداری ڕوبەڕوو بوو بەداخەوە
ئەڵێم ئێمە دڵنیاین هەموو پێیجێک لەو پێیجانی فیسبوک لە کەسە باڵاکانی ئەو حیزبانی لە پشتە بە تەوجیهی سیاسی ئەکرێ ئەوە دەنا ئەوە کاری گەنجێک و هەرزەکارێک و لاوێک نییە کە ئەو کارانە ئەکات و ئەندازی سوکاتی پێکردنەکە بە یەکتر و بە کەسایەتیەکانی کوردستان بە کەسایەتی سیاسیەکان بە کەسایەتی ئاینیەکان بە کەسایەتی ئیداریەکان بە ئەندازەیە کە بەڕاستی ئینسان شەرم لە خۆیە کاکە و تێکستان ئاخوێنێتەوە لەسەر شاشەی فیسبوک لەسەر شاشەی کۆمپیوتەر و من ئومێ دەکەم کە گەنجی کورد سوودێکی باشتر وەرگرن و تەکنەلۆژیایەوە چیتر ئەبێ بەخوایان بزانن کە ئەمە هەندانێکە بۆ توندوتیژی بەڕاستی ئەوەش خۆی لە خوای توندوتیژیە بەڕاستیان لە ماوەی نیو خولەکدا پێت وایە هەنگاوەکانی لایەنە پەیوەنددارەکان هەنگاوەکانی حکوومەت بۆ ئەم دیاردەیە چی بووە و هەڵسەنگانی تۆ چیە بۆ هەنگاوانە ئێستا ئەوەندەی لە کۆی گشتیا باش نییە هەنگاوەکانی حکوومەت تەنها لە بواری بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر ئافرەتان هەنگاوێک خەریکە ئەمرێ و باشە تا ئەندازێک ئەگەرچی هێشتا جێی ئومێدی هەمومان نییە لە بواری پەروەردایە وەکوتم نەقس و کەلێن هەیە لە یاسا جێبەجێکردنی یاسای نەقس و کەلێن هەیە لە ئومێدەکەین لە ئایندەشا لێبوردنی گشتیتر دەرنەچێتەوە و لە خولی وشاری و ڕۆشنبیریە بۆ خەڵک وەلانی کەم با حکوومەتی هەرێم کەناڵێکی هەبێت تایبەت بۆ مەسەلەی مخاتەبەکردنی خەڵک کێشەی خێزان کێشەی هەرزەکار بواری پەروەردە ئێمە حکوومەتەکەمان بێ کەناڵە حکوومەتەکەمان بێ زمانە بەڕاستی ینی پەرلەمانمان کەناڵێکیان داگیر کردووە بەداخەوە نازانین نە کۆبوونەوەکانی پەرلەمانی تیا پەخشەکەن و تیا ئەگوێزنەوە و ئەو کەناڵە لانی کەم ئەگەر پەرلەمان کاری پێینێ هیچ نەبێ ئەو کەناڵە بۆ تەوجیهکردن و وشارکردنەوەی کۆمەڵگا لانی کەم بۆ کەمبوونەوەی توندوتیژی و ئەم دەستگاکانی یاخود ئەم کۆمپانیانی کە مەسلەی پەیوەندی مۆبایل و ئەم شتانن لانی کەم ئەوانە بتوانن هاوکارێکی باش بن لە بڵاوکردنەوەی پەیام و مەسجی کە عقلی ناتون و تیژی پەرەپێ با ڕۆحی ناتون و تیژی پەرەپێ با لە ناو کۆمەڵگەیەوە کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشە کە حکوومەتی هەرێم پشتیوانی ئەو ڕێکخراوانە بکات تاکو بتوانن ڕێی سمینار و کۆڕ و خول و وەرکشۆپ و دەورات لانی کەم بڵاوکراوەی هەفتانە و مانگانە کە بتوانن لانی کەم بەر بە دیاردەی تونند و تیژی بگرنە کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ دەرناس سامان سوێلی سپاس بۆ شیکردنەوەکانت. بەڕێزان سپاس بۆ ئێوەش هەر لای خۆشیدان. سپاس کاک.